کوردەکان دیواری خوێنن لە نێوان دەوڵەتاندا. یەکێک لە گرفتە گەورەکانی کورد ئەوەیە کە مێژووی خۆی وەک حەکایەت و چیرۆک بۆ چێژوەرگرتن دەخوێنێتەوە، نەوەک وەک کەرەستەیەک بۆ بنیادنانی داهاتوو وەوانە وەرگرتن لی. خاڵێکی ڕوونی مێژووی کورد ئەوەیە کە ئەم گەلە وەک دیوار بۆ جیاکردنەوەی سنووری دەوڵەتان بەکار هاتووە. بۆ ئەم خاڵاش دوو نمونەی ڕوون هەن کە شایەنی یادکردنەوە و دووبارە خوێندنەوە و وانە لێوەرگرتنن. یەکێک لەوانە ئەوەیە کاتێک سوڵتان سەلیمی یەکەم لە شەڕی چاڵدێراندا سەفەویەکان تێک دەشکێنێت و دەگەڕێتەوە بۆ ماڵەوە، دایکیلەی دەپرسێت کوڕی خۆم چیت کرد؟ سوڵتان سەلیمیش دەڵێت دایکە دیوارێکم لە گۆشت و خوێن لە نێوان خۆمان و سەفەویەکاندا دروست کردووە. دایکیشی دەپرسێت کوڕی خۆم ئاخر چۆن ئەبێت؟ سوڵتان سەلیمیش دەڵێت کوردەکانم کردووە بە پەرژینی قەڵەمڕەویەکەم، لە هەر لایەک بکوژرێت بۆ ئێمە دژمنێک کەمتر دەبێتەوە. لە نمونەی دووەمدا لە بیرەوەریەکانی سەعید ناکامدا نووسراوە ساڵی سەفەربەر ناوچەی موکریان لەلایەن سوپای سوورەوە داگیر کرابوو. ڕۆژێک ئەفسەرێکی عوسمانی بەدیل گیرابوو. لە دادگایەکەدا من کرام بە وەرگێڕی ئەو دیلە عوسمانیە. فەرماندە ڕووسەکە لی پرسییم هێزەکانتان لەم ناوچەیەدا چەندن؟ ئەفسەرە عوسمانیەکە وتی ئێمە هیچ هێزێکمان لێرە نییە، تەنیا چەند مەلا و قسەزانمان لەگەڵدایە. کوردەکانی ئەم ناوچەیە بە ناوی ئیسلامەتی و غەزای کافرانەوە لە دژی ئێوە دەوروژێنین و شەڕمان بۆ دەکەن. فەرماندەکەش لی پرسی ئەی خۆ کوردەکان چەکی پێویستیان نییە و دوجار لە ناویان دەبین. دیلە عوسمانیەکەش وتی جا ئێمە چیمان لەدەستداوە جگە لە قسەکردن؟ چ ئێوە و چ کوردەکان هەردووکتان نەیار و دژمنی ئێمەن، لە هەر لا بکوژرێت بۆ ئێمە هەرجەی دڵخۆشیە. بەم جۆرە لەم دوو نمونەیەدا دەردەکەوێت کە دەوڵەتانی زلهێز هەمیشە خوێنی کوردانیان بۆ دیاریکردنی سنوورەکانیان بەکارهێناوە. ئایا پێت وایە تا چەند سوود لەم نمونانی مێژوو وەرگیراوە لەلایەن خودی کوردەکانەوە؟